ئەو کاتەی کە مەترسی بۆ ڕۆژاوای کوردستان دروست بوو، ئەو کاتەی داگیرکاریەکان بەرەو کۆبانێ و ئەفرین هاتن، ئەو هێزەی کە دەستپێشخەر بوو بۆ پشتیوانیکردن و ئیدانە و فشار دروستکردن یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. هەرەو حیزبەش بووە هۆی ئەوەی شۆڕش و بەرخودان لە شۆڕشی چەکداری بەرەو خۆبەڕێوەبردن بڕوات. لە ڕۆژانی زەحمەت و سەرەتایی کە جارێ ڕۆژاوا هیچ نەبوو، شۆڕش سەرەتایی بوو، مەفرەزەی سەرەتایی بوو، جارێ شتەکە قایم نەبوو بوو، هەواڵانی یەکێتی هەڵوێستیان هەبوو. ئەمەش بۆ مێژوو ئاڵێم دوور نییە لە مێژووی ئەم حیزبە کە بەڕاستی ڕۆلی لە هەموو بەشەکان نەتەنیا لە ڕۆژاوا لە خۆ لە باکووری کوردستانش مەسەلەی پرۆسەی ئاشتی و دەستپێشخەری وەکو ئەندازیاری ئەو پرۆسە بەرێز مام جەلال هەموو کەس ئەزانیان ئێمە پێویستی بە قسە ناکە، بەڵام بە تایبەت بۆ ڕۆژاوای کوردستان هەڵوێستێکی دەستپێشخەر بوو، هەڵوێستێکی نەتەوەی دیموکراسی بوو. ئەو کاتەی کۆبانێک گەمارۆدرا بوو تاکە هێز کە بەهانایەوە چوو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە دژە تیرۆر دەرمان و پێداویستی پزیشکی گەیاندە کۆبانێ و برینەکانی کۆبانێ پێساڕێژ کرد. دوای سەرکەوتنی کۆبانێش یەکێتی ڕۆڵی بینی لە ئاوادانکردنەوەی کۆبانێدا. ئەو وەختەی کە کۆبانێ محاسەرە کرابوو کە هیچ شتێکی پێ نەدەگەیشت، کە هیچ کەس هاوکاری نەدەکرد، یەکێتی نیشتیمانی و ئێمە چلتەن دەرمانمان نار بۆ کۆبانێ دیارە دوای ئەوەی کە بە تەنسیق کردمان لەگەڵ ئەو کاربەتەستانی کە تەندروستی شارەکان بەڕێوە دەبر. ئەو وەختە چلتەن دەرمان زۆر بوو بۆ شارێک کە محاسەرە کرابێ. لەم دوایانەوە لە هاوکاریشی زۆری ئەفرین کرا هەمووی لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەرمانێکی زۆر لە هەموو قەزا و ناحیە و شارەکانەوە کۆکرایەوە. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی شاید حاڵی ئەو ڕاستیەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بەهانەی لێقەوماوانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتەوە چووە. بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ناوخۆی حیزب وە چێ لە دەرەوەی حیزب لە ناو حکوومەتە هاوکار و هەماهەنگێکی زۆر باشە ڕێکخراوە نێوخۆیەکان و بیانەکان بوون لە ناردنی کۆمەک و هاوکاری پزیشکی و لە نەخۆشخانەی گەڕۆک و لە ئۆتۆمبیلی فریاکەوتن بە تایبەتی بۆ ڕۆژئاوای کوردستان کە لە ماوەی 1 ساڵ و نیوە ڕابردووە هاوکار و هەماهەنگێکی زۆر باشی فیدراسیۆنی پەنابەران بوو. ئێمە وەکو ڕێکخراویشی کۆمەڵگەی مەدەنی لە بوومەلەرزەکەی کرماشانە ئێمە کەمپینێکمان ڕاگەیان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕێک هاوکاری باش لە کۆمەک و دارایی لایەنی دارایی کۆمەکی ئێمەیان کرد و ئێمە توانیمان ڕاستەخۆ بچینە کوردستانی ڕۆژهەڵات و ئەو کۆمەک و هاوکاری کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەکی ئێمان کرد بوو توانمانیمان بیگەێنینە ناوچەکانی سەر بە کرماشان لە پێڵی زەها و سەرپێڵی زەها. ئەوەی لەم ڕاپۆرتدا دەرکەوت ئەوە بوو کە ئامانج و سیاسەت و استراتیژی یەکێتی نەتەوەیانە بووە و هەمیشە سنووری تێپەڕاندووە. یەکێتی تەنیا بۆ کۆمەڵێ بەرژەوەندی خۆی کاری نەکردووە، بەڵکو بۆ نەتەوەی کورد لە هەر 4 پارچەدا کاری کردووە. پرۆسەی ئاشتی لە تورکیا لە کاتی خۆیدا یەکێک بوو لە هەوڵەکانی سەرۆک مام جەلال و باشترین نمونەشە کە وەک ئەوەی چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن یەکێتی شانازی پێوە بکات. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.